لە شاری ستۆکۆڵم پایتەختی وڵاتی سوید کتێبی مێژووی بزر و نەگەردراوەی کورد کە ئەم کتێبە لە نووسینی سۆران حەمەڕەشە با پێکۆ بینەری ئەم دیمانەیە بین کە هاوکارمان فەلا ئەحمەد ڕەشید بۆ ئامادە کردوین. ڕۆژی 27 پێنجی 2023 لە شاری ستۆکۆڵم پایتەختی وڵاتی سوید بە ئامادەبوونی ژمارەیەک لا ڕۆشنبیر و کەسایەتی دیار و بەرچاو لە ڕەوەندی کورد لە ستۆکۆڵم کتێبخانەی کوردی لەو شارەدا کۆڕێک بۆ خوێندنەوە و ناساندنی کتێبەکەی سۆران حەمەڕەش بە ناوی مێژووی بزر و نەگەردراوی کورد ڕێکخست. کتێبی مێژووی بزر و نەگەردراوەی کوردی نووسەر سۆران حەمەڕەش سەر لە نوێ دۆزینەوەی سەرەتای شارستانەتی ڕۆژئاوا و بنەچەی زمانە هیندۆ ئەوروپیەکان. سۆران حەمەڕەش نووسەر ئەکادیمی مێژوو نووس و زمانەوان نزیکەی 20 ساڵی ژیانی تەرخان کردووە بۆ توێژینەوە لەسەر کورد و مێژوەکەی. لە ڕابردووە ناکارانە چاوەڕێ بووین ئەوروپیەک بێت مێژوومان بۆ بنووسێ و زۆر بەمان نەمانتوانیوە ڕوانگەی ئەوروپی تێپەڕێنین. ئێمە ئەبێ و ڕوانگەی تێپەڕێنین ڕوانگەیەکی کوردیمان هەبێ بێ مەژوو لەسەر بناغی زانست. زۆر گرنگە ئەو کاڵم بناغی زانست مێژوویە بنووسی لەسەر خەیاڵات و هەوڵی بڵین گەورەکردنی کورد هیچ خزمەتمان ناکە، بەڵام زۆر گرنگە ئێمە خوێندنەوەیکی زانستی پاڵپشکراو بۆ بەڵگەنامەنامن هەبێت لەسەر کورد بەوە دەست پێ بکەین هەتا هەر ئەو ئاڕاستەی دەوڵەمەند بکەین. کتێبی مێژووی بزر و نەگەردراوەی کورد گەشتێکی هەمەلایانەیە بەناو سەرەتای نووسین و کوشت و کاڵدا و لە ئەنجامی گەشتەکەی دەچێتە ناو مێژووی کوردەوە کە ئاوێتەی ئەم دوو توخمە بنەڕەتی سەرەتای شارستانێتە. لەم کتێبەدا ئەگەرچی باسی مێژوو بنەچەی کورد دەکات، بەڵام جیاوازە لە کتێبی کورد کێیە. جیاوازەکەش لە بواری هەمە جۆردایە. جیکێ کافێ لە نووسەری پرسی ئایا کورد مێژووی هەیە؟ لە وەڵامدا سۆران حەمەڕەش نووسەری کتێبەکە بەم شێوەیە وەڵامی داینەوە. نەک مێژووت هەیە، مێژوویکی زۆر دەوڵەمەندت هەیە، مێژوویەک کە جێی شانازیە، بەڵام لای منەوەی گرنگترە هەرەوە نییە تۆ مێژوویەکی جێی ژانازی وەکو تورکەکان و هەندێنەتەوەی نووسنەوە. ئێمە پێویستمان بە خۆناسینە وەکو خۆمان، پێویستمان بەوە نییە ڕەتوشی خۆمان بکەین زانیکەین، ئێمە پێویستمان بۆیە خۆمان بناسین وەک ئەوەی کە هەین، چکە ئێمە وەک ئەوەی کە هەین ینی خاوەن شارستانیەت و مێژوویەکی زۆر دێرینین. لەبەرەوە زۆر گرنگە خۆمان بناسین وەک ئەوەی کە هەین، نەک وەک لەو مێژووی کە بۆمان دروستکراوە. ئەمڕۆ وەکو لە کۆڕەکە بوویت بەڕێزت پیشانمای کە سەرچاوە ئەکادیمیە جیهانیەکان کوردی چۆن پێناسێنێ. ئەمڕۆ لە ئاستی جیهانە ئێمە ئاگادار نین کورد بە شوانە ناسرێ. ئەگەر شوانین با خەڵک وەکو شوانمان ناسێ، بەس کە شوانین پێویست ناکە بە شوان بناسین. ئێمە خاوەنی ئەوەین کە هەین، وەکوتم نەزیانەکەم خۆمان بناسین وەک ئەوەی کە هەین. مەبەستی سەرەکی منەوەیە نەک مێژوویەکی شکۆدار بە خۆمان دروستکەین. ئەوە ئاڕاستەیەکی کارکردنیە کە هەندێک کەس لە ڕابردووە پێی هەستاون. من بە تەواوی دژێ و ئاڕاستن پێم وایە پێویستمان بەوەی خۆمان بناسین وەک ئەوەی کە هەین. سۆران حەمەڕەش لە کتێبی مێژووی بزر و نەگەردراوەی کورد لێکۆڵینەوەی لەسەر کورد کردووە و با پاڵپشت بە سەدان بەڵگەی جیاواز سەلماندوویەتی کە کورد لەکوێوە هاتووە و کێ بووە. بگرە بە تەنهاش کاری لەسەر مێژووی کورد نەکردووە، بەڵکو بۆ جیهانیشی ئاشکرا کردووە کە ئەوەی ئەمڕۆ پێی دەڵێن مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مێژوویەکی هەڵبەستراوە و بۆ مەبەستی سیاسی دروستکراوە، نەک تێگەیشتن لە ڕابردوو.
کۆمەڵێک کشتی باشی باس کرد گەڕاینەوە بۆ ئەو شوێنەی کە بۆ نمونە لە کتێبەکانی سویدیدا ئاڵێ یەکەم جار کە مرۆڤ کشت و کاڵی لە ڕووی زەوی دەست پێ کرد واتە لە قۆناغی ئەشکەوتنشینی و ڕاوکەری کاتە قۆناغی باڵێن لە دەشتەکانە و گەنمی چاندۆمانە لە ناوچەیەکە لە نێوان ئێران عێراق سووریا و تورکیا بوو بام ناڵێن ئەوە کوردستانە دەی بریارە ناوچەکە ناوچەیەکی کوردی و خەڵکی کوردستان لەوێژیاوە ئەم هاتووە باسی ئەوە دەکات کە قۆناغی بەو شێوە لەو کاتەوە لە کوردستان دەستی پێ کردووە بۆیە ئەو خەڵانە زۆر گرنگن کە لە مێژوان باز بکرێن ئێمە هەمیشە زمانەکەمان وەکو زمانێکی هیند و ئێرانی یا وەکو نەتەوەیە کە لەو چوارچێوەدا ژیاون باز کراوە ئەم بەم شێوە گەڕانێتەوە بۆ ڕابردوو بە بەڵگەوە باسی کۆمەڵشتی کرد کە لە ڕووی زمانەوە توانی بەراوردی بکات کۆمەڵی نمونەی هێنایەوە بۆ نمونە ئەتوانم ئاماژە بکەم یەکێک لە وشانە وشەی کەڵی هێنا کە لەو کاتا هەبوو کە لێرەس ئێسش بەکارەچێت. نووسەر لەم کتێبەیدا ئەوە دەخاتە ڕوو کە لە بنەچەوە بناغی تێگەشتنی ئەمڕۆی ئێمە سەبارەت بە مێژووی دێرین و ڕێشی شارستانیەت بۆ مەبەستی ئاشنابوو بەڕابرد و دانەداوە بەڵکو بۆ خزمەتی ئەجندای ئایدۆلۆجی ئاینی و سیاسی بووە. بابەتە سەرەکیەکانی ئەم کتێبە کە ئاماژەی پێکراوە پەیوەندی بە سۆمەریەکانەوە هەیە ئەو خەڵکانی کە یەکەم نووسین و یەکێک لە پێشکەوتوتری شارستانەتەکانی مێژووی مرۆڤایەتیان دامەزراندووە. کتێبی مێژووی بزر و نەگەردراوەی کورد بەڕوونی دەری دەخات کە زمانی سۆمەری نەک هەر بە شێوە نوێیەکەی لەلایەن کوردەوە قسەی پێدەکرێت بەڵکو زمانەکە پەیوەستە بە زمانەکانی وەک ئینگلیزی، فەڕەنسی، ئەڵمانی، ڕووسی و زمانی ترەوە. وەک بەرنامەی جیکەی کافێ لێمان پرسی ئایا ڕاگەیاندن چ ڕۆڵێکی هەیە لە تۆمارکردن و دروستکردنی مێژوودا؟ سۆران نووسەری کتێبی مێژووی بزر و نەگەردراوەی کورد بەم شێوەیە هاتە ئاخافتن. ڕاگەیان دەتوانێت سەردێری هەواڵ دروستکە بۆ نمونە لەم ڕۆژانە ڕاگەیانێکی گەورەی کوردستان پەیوەندی کردوتی بینیوتە ئەو ماشە مێژوویە کراوە ئەوە پەیوەندی بەوێمەوە هەیە وتم سەیریکە تۆ میدیاکاری من کابراایکی مێژوونووسم سەرقاڵی ماچێکی مێژووی نیم سەرقاڵی فەرهەنگی کە تۆ زمانی تۆ سۆمەری بێ ئەمە بکەی بە سەردێری هەواڵی جیهانی واتە ڕۆڵی میدیا زۆرە کە لە وڵاتێکی وەکو بەریتانیا تەرمی پاشایەکیانە دۆزنەوە 500 ساڵەوە پێشمردووە ئەبێ بە سەردێری هەواڵ لە بەرەوەی میدیایکی هوشیار هەیە سەردێر دروستەکە ئێمە ناتوانین سەردێر دروستکەین لە بەرەوەی خۆمان بڕوامان بە خۆمانی و چاوەڕێین لە ئەوروپا باسی ماچێکراوە لە بێنسووتان کاک سۆرانە ماچە پێوەندی بە کوردەوەی کاکە تۆ زمانەکە زمانی سۆمەریە تۆ مادەکان کە گەورەترین ئیمپراتۆریەتیانەیە بە کوردی قسەیان کردووە ئەمە سەردێڕی هەواڵە تۆ کە بتوانی بیسەلمێنی لە جیهانە ئەوە ڕۆڵەکەیەتی کە توانێت میدیا بیجێڕێ کە بابەتی کورد بابەتی مێژووی کورد بابەتی فەرهەنگی کورد کا بە سەردێڕێکی جیهانی. بیرانی عزیز و خۆشەویست کۆی پرۆگرامی جیکەی کافێن پێشکەشکردن دووبارە سپاس بۆ هاوکارمان فەلا ئەحمەد ڕەشید بۆ ئامادەکردنی ئەو دیمانەیە هیوادارم کە هاتەوای پرۆگرامەکە بەدڵی هەموو لایەکتان ببێت هاتاکو سبێنێ بە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بم خواتان لەگەڵ.